ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی نوێن لە ڕێگای کەناڵی هیواوە پێشکەشەکرێت. ئەم بەنامەیە بە هاوکاری هاوڕێ بە ڕەحمان حسێنزادە پێشکەشەکەین. بەرنمەکە بە ناونیشانی ڕووداوەکانی هەفتەیە. تایە لە بەرنمەیە هەوڵەدەین تیشک بخینە سەر گەرمترین و گرنگترین باسەکان و بابەتەکانی هەفتە و لە ڕوانگەی خۆمانەوە سەبارەت بەوە بدوێن و لێکدانەوەی لەسەر بکەین. ئەکرێن بابەتانە سەبارەت بە ئێران بە یاکرێت سەبارەت بە ناوچەکە بێ بگشتی. لە ئەمڕۆیە لە هەموو جێگایە گەرمتر لە ناوچەکەی ئێمە ئێرانە کە ڕاپەڕینێکی گەورە بەخۆی بینێ، بۆیە ئەم بەرنامەیەمان سەر تا پاوەڕێنە بەرنمەکانی داهاتووشمان هەر تایبەت بێ بەم بابەتە. ڕەحمانم کاتت باش، مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ. زۆر سپاس دەکەم، زۆر مەمنون، زۆر سلااوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنمەکەمان و هەر لێستاشەوە لە دەستپێکیا زۆر سپاسی تۆکەم بۆ سازدانی ئەم بەرنمەی کە هەفتانە لەگەڵ بینەران و بیسەرانم بێ. زۆر مەمنون. هەر بژیت. ڕەحمان، ئەم بەرنمەیەمان سەرەتا سەبارەت بە خاڵێک قساکەی نەویش خوێندنەوەی بەرەنجام پێشڕەویەکانی ناڕەزایەکانی ئەو سێ ڕۆژەی ڕابردووە کە دوێنێ تەواو بوو و تیشێک بخینە سەر هەندێک لایەنەکانی ئەم ناڕەزایانی کە ڕوویدا و دواتر باسی ئەو بکەین کە ئەمە نیشانەی چییەوە، چۆنی بخوێنینەوە، ئایا بە بڕوای بە تێڕوانینی ئێمە ئایندەی چۆنە بێ. بەر لەوەی کە من ڕێگا بە تۆ بدەم کە باسەکانت بکەی، پێم خۆشە سەرەتا هەر بەناوی ئەم بەرنامی و بەناوی تۆشەوە ئازانم کە سەرخۆشی لە سەرجەم خەڵکی ئێران و جەماوەری شۆڕجێری کوردستان و ئێران بکەم بە بۆنەی ئەو تاوانە گەورەیەوە کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی ئێران ئەنجامیدا. گەنجێک کە تەنها 23 ساڵ تەمەنی بوو بەهۆی ئەوەی کە گوایە ڕێگایەکی بەستووە محسین شاکاری ئەمڕۆ ئەم بەیانیە پاش ئەوەی کە 3 هەفتە تێنەپەڕیوە بەسەر حکومی ئەعدامەکەیە، ئەم بەیانیە جانی لێسەنرایەوە و جمهوری ئیسلامی ئێران هەڵی واسی. دیارە لە ناخەوە خۆمان بە بەشداری خەمی کەسوکاری ئەو ئازیزا زانین و پێمان وایە کە ئەمە نیشانەی داماوی و نیشانەی پەلەقاژەی جمهوری ئیسلامی و نیشانەی پەشۆکانێتی بەڕاستی کە نازانێت چی وەڵامێک بەم دۆخی ئێستا بداتەوە. ڕەحمان، ئەگەر قسە و باسێکی کورتت هەیە لەسەرەوە فەرمووە، گەر ناپچینە سەر باسەکەمان. بەڵێ هەرە جۆرەی تۆ ئیشارەت پێکرد، بەڕاستی زۆر داخێکی گەورە بوو. ئەمڕۆ هەفتەی ئازەر دوای 3 ڕۆژ خۆرەشانی پڕاوپڕ لە دانشگاکان، لە شارەکان، لە زۆرە لە گەڕەکەکان، لە شوێنە کرێکاریەکان، بەڕاستی جمهوری ئیسلامی تووشی سەر لێ شەواوی زۆر گەورەتر کرد لەوەی کە لە سێمانگی ڕابردووە دیوێتی بۆ تۆڵەسەندنەوە لە خەڵک. من پێما بێ بەرە بەیانی ئەمڕۆ محسن شکاری ئەو گەنجە 23 ساڵیان لە خەڵکی ئێران سند بە قەتڵێکی ئەمد نەویان نا ئەعدامی ژەر بۆ خۆی قەتڵی ئەمدی دەوڵەتیە. منیش وەکو تۆ لەگەڵ هەموو خەڵکی ئازادیخوازی ئێران بە تایبەت لەگەڵ بنەماڵەی، لەگەڵ کەسوکاری، لەگەڵ دۆستانی، لەگەڵ نزیکانی، لەگەڵ هاوڕێیانی و لەگەڵ هەموو ئەو خەباتکارانەی کە محسن شکاریش یەکێک لەو خەباتکارانە بوو لە کەناروان ئێلامی سەرخۆشی و هاوسۆزی و هاوخەمی ئەەکەم. بەڵام پێم وابێت جمهوری ئیسلامی ئەمە جزئی ئاخرین تیرەکانیەتی ڕوو بە خەڵک ئەیخا. هەموو کەس دنیا ئازانێ لە سەر و لێژێکی گەورەدایە بە ئەعدامکردنی ئەم عەزیزانەمان تازە بەری ئەم خۆرۆشانە جەماوەریەی کە خۆشیان نەزانن تیان نقمە بن، تیا سەرنگون ئەبن، ناتوانن بگرن. بێگومان. ڕەحمان، بچینە سەر باسەکەمان کە باسی ئەم پێشڕوانی ئەم چەند ڕۆژێ، بەڵام من بەر لەوەی قسە لەسەر ئەم ڕۆژانە بکەم، پێم خۆشە بۆ بینەرانێکی کورزمان کە بە تایبەتی لە کوردستانی عێراق و سێمانەکەن باسی بکەین کە 16 ئازەر چ ڕۆژێکەوە
بەرەنجامی چی ئەمە هاتووەتە کایەوە. مێژووکێ گەڕێتەوە بۆ ساڵی 1953 ڕۆژی 7 دیسەمبەری 1953 کە کاتێک نیکسن سەردانی ئێرانەکە بۆ یەکەم جار و دیارە ئەو کاتە پەیوەندیش لەگەڵ ئینگلیزدا یاخود لەگەڵ بەریتانیا دەست پێکاتەوە. هەندێک خوێنکار لە زانکۆی تاران بۆ ناڕزایی دەربڕین لە بەرامبەر ئەوەیە کە دیارە تازەشەکە کودەتای پاشا لاینگرانی پاشا لە دژی مسەدەق بەڕێوە چووە. خۆپیشاندانەکە لەو کاتەیە محەممەد ڕەزاشە باوکی ئەم شایی کە ئێستا بێتەوە ینی خەونی ئەوە بینێت بێتەوە بەشا لە ئێرانە چەکدارەکانی نار بۆ ناو زانکۆی تاران و لەوێ سێ لاویان هەر بە تۆمەتی ئەوەی یاخود بە تاوانی ئەوەی کە خۆپیشاندانیان کردبوو گیانە لێسەبنەوە. ئەمە بۆ بە ڕۆژێک بۆ یادکردنەوە و هەموو ساڵێک لە 16 ئازەرە هەموو خوێنکارانی ئێران یادی ئەم ڕۆژاکەن و سرودی تایبەت بە خۆی هەیە میادە بە لە مێژووە لەگەڵ چەپ و لەگەڵ مێژووی چەپیشا تێکەڵ بووە بە جۆرێک لە جۆرەکان بۆیە هەر خەسڵەتێکی چەپانەی هەیە ئەم ڕۆژە یادکردنەوەی بەم جۆرە. ئەمە دیارەکراوە بە مناسبەیەک بە فرسەتێک لێرەیە کە زانکۆکان لە چەند مانگی ڕابردووە لە چەند هەفتەی ڕابردووە بە تایبەتی بوون بە کوانوێکی زۆر گەرمی ڕاپەڕین و شۆژ لە ئێرانە. بەڵام ئەم ڕۆژانە بوو بە ڕۆژانێکە سەر تاپەی کۆمەلگای ئێران بە مانگرتنێکی بێوێنە لە تاریخ و مێژووی ناوچەکەیە ئەتوانم بڵێم نەک هەر تەنها ئێران لە مێژووی ناوچەکەیە شتیوان نەکراوە و مانگرتنی لەم جۆرە و ڕوبەڕووبوونەوەی لەم جۆرە لەگەڵ هیچ کام لە دەوڵەتەکانی ئەم ناوچانەیە ئەنجام نەدراوە. مانگرتنیشی زۆر گەورە کرا 70 شار بەشداریان تیا کرد زۆرێک لە کارگەکان داخرا نەگەرچی لە چاو بازارەوەوانەیە کەمتر بازەکرێ بەڵام بازاری 70 شار داخرا لە چەند جێگە خۆپیشاندان کراوە. ئاخرین ڕۆژەکانیشی ئەو خۆپیشاندانەمان بینی کە لە چەند زانکۆ لە زانکۆکانی ئێران کە ئاڵەن ژمارەیان گەیشتە 20 کەس ئەنجام درا سەرباری ئەوەی کە بەردەمی زانکۆکان گیرا بوو سەرباری ئەوەی کە هێز و ئەمنیشی زۆریان داڕژان بۆ سەر هەموو زانکۆکانوانە بەڵام لەگەڵ ئەوەشا و خۆپیشاندانە ئەنجام دراوە جەماوەریان جایشی کەش نیشانیدا کە ئەم ڕژێمەی ناوێ. من قسەکە بۆ تۆ بەجێڵم درێژەی باسەکە فەرموو ڕەحمەت. منیش با ئیزافەیە بکەم لەسەر ئەو مناسبەتی 16 ئازەر ڕۆژی خوێندکار لە کۆمەڵگای ئێران تۆ ئیشارەت بە پێشینەکەی و تاریخچەکەی کرد ئەوە دروستە. خسڵەتی خەباتی بە مناسبەتی ڕۆژی 16 ئازەر کە ڕۆژی خوێندکار بوو دروست 69 ساڵ لەوە پێش بووە دوای هەروایە کودەتایەکە ڕژیمی سەڵتەنەت و ئەرتشەکەی لە عەلەیهی مسەدەق گرتیان. ئەو وەختە لەین حاڵە ڕژیمێکی ئیستبدادی بوو ڕژیمێکی تەواو هەڵواسراو بە ئەمپریالیزمی ئەمریکا بوو بۆیە خەباتی خوێندکاران لە دانشگاکان هەموو ساڵێ لە 16 ئازەردا لە دەورانێکی زۆر سەختی ئیختناقی چ سەڵتەنەت چ دوای جمهوری ئیسلامی هات سەرکات بە جۆرێک لە جۆرەکان کەم یا زۆر لە نێو خوێندکارانە هەر برێوی بوو و بەڕاستی هەر وەک ئێوە ئیشارەتان پێکرد ئەساساً چ لە دەورەی سەڵتەنەت چ دوای دەورەی جمهوری ئیسلامی خوێندکارانی چاپ ئەوانەی خۆیان بە سۆسیالیستەزانی زۆرتر مرتەکری خەباتەکە بوون. واقعیەتەکەوەیە تا تقریباً 17-18 ساڵ لەوە پێش خەسڵەتی گەورەی ئەو خەباتی ڕۆژی 16 ئازەر دژی ئیستبدادی و دژی ئەمپریالیستی بوو بەو معنایە بەپێی ئەو فەزا سیاسی کە وجودی بوو. بەڵام من ئەمەوێ بڵێم لە 16-17 ساڵ لەوە پێشەوە دانیشتجویانی ئازادی خواز و بەرابەری خواز کە بە داب مەشهور بوون 16-17 ساڵ لەوە پێش هاتنە مەیدان شەبەکە و ڕێکخراوێکیان دروست کرد خسڵەتێکی زۆر تایبەتی تر و تازەیان بەخشی بە ڕۆژی 16 ئازەر ئەویش ئەوە بوو ئیزافە بەر دژایەتی لەگەڵ ئیستبداد و ئەجملە ئیستبدادی کۆماری ئیسلامی ئیزافە بەر دژایەتی لەگەڵ مەسەلەن ئاسار و کردداری
دەوڵەتە گەورەکان و زلهێزەکان و ئەمپریالیزمی ئەمریکاوانە بۆ یەکەمین جار لەم 15 ساڵدا بهێنانە مەیدانی خواست و داوخوازی خوارەوەی کۆمەلگا بە تایبەت هی کرێکاران هی ژنان هی لاوان کە مەسەلەن لە خەبات بە دژی فەقر و نابەرابەری و تەبعیز و ئیستثمار و ستەم لەوەی کە شعاری ئازادی و بەرابەریان مەترح کرد لەوەی کە دانشگا پادگان نییە مەترحیان کرد لەوەی کە باسییان کرد کرێکار خوێندکار مامۆستا ئتحاد لەوەی کە حتا لەو مناسباتەنە پێشڕەوانی کارگەریان داوەتە کرد لە مناسبەتەکانی نێو دانشگا قسە و باس بکەن و ئەو هاوبەستەگیان ئیجاد کرد بە جۆرێک ئەوەی ئێمە پێڵێن کەیفێتێکی دیکەیان بەو خەباتە بەخشیانی خەباتی خوێندکاران لە 16,000 بە دەخاڵەتی دانیشتجویان و خوێندکارانی چەپ و کۆمۆنیست ئیتر دەستی بۆ ڕیشە برد بۆ ئاڵوگۆڕی ئەساسی تر برد ئەوە بوو لە 13 ئازاری 15 ساڵەوە پێش بەشێکی زۆر لەو دانیشتجویانی ئازادی خاو بەرابەری تەلەب دەستگیرکان بەڵام هەر ئەو کات ئاکسیۆنە گەورەکان بە پەرچەم و بەنێری سوور و ئازادی و بەرابەری و دژی ستەم و ئیستثمار و تەبعیز و فەقر وەک کرێکار خوێندکار ئتحاد هاتە مەیدان ویستم بڵێم ئەم خسڵەتە تازەی پەیدا کرد ئەوە ئەگەر بگەڕێنەوە سەرباسی مشەخەسی سێ ڕۆژەی ڕابردوو بەڕاستی جارێ هەر لە دەستپێکی باسەکەمانەوە بێ بڵێم ئەو سێ ڕۆژی زۆر درەوشاوە لە درێژەی ئەو خەبات و خرۆشە شۆڕش جێرانە و جەماوەریە کاڵئان بەرەو سێوەمین مانگەکەیە چین دروست ڕۆژەکانی ڕۆژی هەشتا و هەشتا و دوی ئەم خۆشە جەماوەری بوو بەم 14 و 15 و 16 ئازەر کە خۆت هەموو بینەران و بیسەرانی ئێمازانن کاڵئانەوە ئەو 83 ڕۆژە کولی کۆمەلگای ئێران خۆشاوە و سەری وەستانی نییە ئەم خۆشە شۆڕە جێرانە و بەردەوام بوو ئەمڕۆ بەڵە هەفتەی ئازەریش ئەو دامەیە شار بە بەردەوام بوو ئەمەوێ بڵێم ئەم سێ ڕۆژە بەڕاستی زۆر تایبەتمەندی بوو شاید لە درێژەی باسەکە پێت باش من زیاتر بچمە قسەیەکی بۆی هەر لێستا زۆر درێژ نەچێشە قسەکەم ئەتوانم ئاوا بڵێم هەنگاوێکی زۆر گەورە زۆر باڵا لە پێشچوونی ئەم خۆشە جەماوەریەی سەراسەری ئێرانە هەتا من بە جوتەوە توانم بڵێم بەڕاستی دەورەیەکی تازە ئەنەخشێنێ خودی ئەم سێ ڕۆژە کە من پێم وابێ ئەتوانم بە ئامار و بە فاکتەکان بڵێم ئەو تایبەتمەندیانە چی بوون و بۆ پێم وایە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر گەورە واتوانێت دەورەیەکی تازە بنەخشێنێ لە درێژەی خۆشی جەماوەری بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و بەتایبەت کە یەکێ لەو شعارە زۆر مبتەکرانەی کە ئەم جار مەترەحیان کرد ئەویان باس کرد فەقر و فەساد و گرانی ئەڕۆین تا سەرنگونی یعنی منزورمەوەیە تایبەتمەندی تازەتری ئەم سێ ڕۆژە داوە بەدەستەوە ئەوەی کە بەر لە بەرچاو بوو لە ئینەکانە تقریبان چەند دقەیەکمان ماوە لەم بابەتە قسە بکەین 4-5 دقەیەک من تەنها ئاماژە بەواکەم کە لەو دروشمانی کە لە بەشێک لە زانکۆکانە باسەکرا زۆر لایەنگریبوونی خوێندکاران لە کارگەر و لەم بەشەی کۆمەلگا لەم دید و تێڕوانینە ئازادی خوازی و یەکسانی خوازێ زۆر بەزەقی ئەبینرا ینی زۆر بەزەقی نەک هەر تەنها مەسەلەن ئەو دروشمانی کە هەبوون پێشتر ینی نابۆستەمگەر شابە بێت یاخود چێ ڕابەر لە ئەمە لێ بوو تێپەڕی بوو زۆرتر لە بەشبارێکی موسبەتە قسەی لە ئازادی یەکسانیە کرد قسەی لەگەڵ لەواکە کە سەنگەری لە سەنگەری کارگەرایە کارگەران بەجێ ناهێڵێ باسی ینی باسەکان زۆرتر بە ئاراستەیەکی سۆشیالیستیە بوو کە ئەدبینی لە ناو ئەم خۆپیشاندانەیە ئینتیباعەکە دروستەوانی ڕەحمان دقیقاً دروستەوە هەر لەم بابەتەوە بە چەند تایبەتمەندی بڵم
یەکەمەوەیە ئەم سێ ڕۆژە خۆشتان نەزانن لە هەفتە دە ڕۆژ لەوە پێشەوە بانگەوازی بۆ کرابوو یعنی حرەکەتێکی سێ ڕۆژەی سازماندراو هەدەفمەند وانە بوو هەروە خۆ بەخۆی بێ لە پێشیشا کومیتەکانی گەڕەکەکان لە تارانەوە تا سنە و تا زۆرێ لە شارەکان ئەو کومیتانەی کە ئەڵان خەباتی جەماوەری بە تایبەت ئەو جۆرەی خۆیان پێڵێن محل لە مەحوەر لە محلەکانە سازمانەدەن دەستیان تیا بوو بەڵام هەر ئەوەش نەبوو بۆ یەکەم جار نیشانەکانی بانگەوازی ئەحزابی ئۆپۆزیسیۆن بە تایبەت ئەحزابی چەپ و حتا مواردێک ڕاست ئینسانە بێ ئەبینی جواب وەرەگرێتەوە خودی ئەم سازماندراوبوونی حرەکەتەکە هەدەفمەندبوونی حرەکەتەکە کەیفێتێکی تازەیە لە درێژەی ئەو خۆشە جەماوەریە دووەمین شت ئەوەیە شاهدی چەندین تاکتیکی هاوزەمانین من پێڵم چەندین تاکتیکی مڕەکەب نازانم بە کوردیە پەتیەکەی چی بڵێن بارحاڵ عاقبەت ئەویش ئەوەیە تۆ بینی لەلایەکەوە ئێمە هەم ڕۆژی 14 ئازەر 15 ئازەر 16 ئازەر ڕۆژی 14 مەسەنە زیاتر لە 70 شار لە ئەحسابی سەراسەریایە ڕۆژی 15 زیاتر لە 60 شار لە ئەحسابی سەراسەریە ڕۆژی 16 زۆر زیاتر لە 70 شار تێپەڕە بێ ئەمە ئەحسابی سەراسەری شارەکانە لە بازارەوەی تا مەدرسەکان و تا ئیدارات و تا زۆر شوێنی دیکە و ئەوە هاوکاتە لەگەڵەوەی ئەحساباتی کرێکاریشمان لانیکەم لە 15 مرکزی کاریگەری مهم ئەجملە زەوباهەن هەیە ئەمەش ئەنێچێتی و لەوە مهمتر بە تایبەت چون مناسبەتی ڕۆژی خوێندکار بوو ڕۆژی 14 و 15 هەر ڕۆژە طبقی و ئامارانەی هاتووە زیاتر لە 20 دانشگە هەر ڕۆژە زیاتر لە 20 لە زانکۆکان لە ئاعتساب و هاوکات لە ئاعترازا بوون و بە تایبەت دوێنێ ڕۆژی 16 کە ڕۆژی خوێندکار بوو نزیک بە 40 زانکۆی سەراسەری ئێران ئەوە بوو تۆ بینی هاوکات ئاعتسابە هاوکات ئاعترازی خیابانە هاوکات ئاعتسابی کرێکاریە هاوکات ئاعتراز لە گەڕەکەکانە و دوێنێ بە تایبەت حرەکەتێکی مهم لە تاران ڕوویدا ئەویش دەمە و ئێوارێ کۆمەڵانی خەڵکی تەسمیمیان گرت حرەکەتی ئاعترازی بەرەو مەیدانی ئازادی کە هەنگاوێکی زۆر گەورە بوو هەنگاوێکی زۆریش ینی ئەویش ئەوەیە نیشانەدا معادلەکە زۆر گۆڕاوە گەڕانەوە بۆ ئاعترازاتی سەدان هەزار نەفەری بەرەو مەیدانەکە من پێما بێت لە داهاتووە لەگەڵی ڕوبەرۆبی وە جەنبەیەکی دیکەش تۆ ئشارەت پێکرد شعارەکانە منەگەر هەردوو سێ نمونەیان بڵم ئەوەی کە تۆ باسە کرد مەسەن فارسەکەی ئەویان وتووە فەرزەندە کارگەرانیم کنارەشان میمانیم یان یاڵە ئەولادی کرێکارانین لەگەڵیشیان ڕۆڵەی کرێکارانین لەگەڵیشیان ئەمێنینەوە کەمە زووتری ژوتویانە یا هەرەوەی یەکگرتووی کرێکار خوێندکار زۆر قسەی لەسەر کراوە و ئازادی و بەرابەری و زۆر شتی دیکەشترەوە ئەمانە کە ئەگەنێ سکناریەک بەڕاستی تەفاوەتی بوو حتا لەگەڵ پێشووی خۆی و ئەمانە دەستکەوتن دەستاوەردی زۆر مهمن بۆ ئەوەی من پێم وابێ ئەڵێم دەورەیەکی تازە ئەنەخشێنێ ئەویش نیشانەدا لەوە بەولاوە ئەم خەباتە سازماندراوتر هەدەفمەندتر بە شواری ڕادیکالتر دێتە مێدان من یەک شتم لە بیر چوو لەو بەشی ئەوەڵی کە باسی ڕۆژی خوێندکار کرد و کە لە دەورەی ڕژیمی لە دەورەی ڕژیمی سەڵتەنەتا سەرکوتگران سێ جوان ئەو وەختی کوژران ئەوە بزانن مەشروتە خوازان و ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبان بەعام حمایەتیان کردبوو لەم سێ ڕۆژ خەباتە بکرێ بەڵام زمانیان کۆڵ بوو لە ئاست ئەوەی بڵن کە مناسبەتەکە چییە ڕەزا پەهلەوی لە پەیامی تا هەموو مەشروتە خوازان نیانەتوانی بڵێن ئەمە ڕۆژی خوێندکارە چونکە وەختی لیانە پرسن سابقەکەی لە باوکتەوە لەسەر کودگەری ڕژیمەکەی باوکتەوە هاتووە ئەوە بزانن وەرەقەیەک بوو بۆ ئفشای ڕواڵەتی
ئۆپۆسیۆنی ڕاستی مەشروتە خواز و هەتا جمهوری خوازی دەستی خۆش ڕەحمان من بچینە سەر باسێکی تر ئەو باسەش پێم خۆشە لەسەر سەبارەت بەم کۆبوونەوەی تازە یاخود کۆنفرانسی تازەی هێزە چەپ و کۆمیستەکان بێت لە کوردستانڵان پێشەوە ژوو لە سرودێکە گرین و دوایی ئەگەڕینەوە وە لای بینەران لەگەڵمان بن سرودێکمان لەگەڵا بیستن و دێنە لای ئێوە خزمەتیەوە بۆ پێشکەشکردنی بەشێکی تریان بەرنامێ ستم به پا و خود گرسنگی با فاصله رنجت بگو از بیش و کم در این جهان چه برده ای برخیز و با دستان خود از ریش تیش زن به پیکر ستم با اتحاد با انقلاب فردای سرنوشت خود زنی رقم چشم مادران و ناله گرسنگان از نعره های بی امان مانده دهر جان از آتش خروش خشم آب رهنگان زد شعله ها به خرمن سپاه دشمنان آبان ما آبان ما آبان نان و کار و خون آتش ما از رنج کار خورشید داغ شعله های سرکش است کن خطر از جان گذر برکن ز سرنماد خوف و ارتجاع زن زندگیست آزادی است هر پاک پرچم زنان به دست ما کن خطر از جان گذر برکن ز سرنماد خوف و ارتجاع زن زندگیست آزادی است هر پاک پرچم زنان به دست ما بەڵێ ئازیزان و خۆشەویستاناتی نەولاتان بۆ پێشکەشکردنی درێژەی ئەم بەرنامەی ئەمڕۆمان واچینە سەر باسێکی تر ئەویش ئەو کۆبوونەوەیە یاخود پێکهاتنی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان کە دیارە بەرەنجامی کۆنفرانسێک بوو کە هەفتەی ڕابردوو ڕۆژی شەم و یەکشەمە لە شاری ستۆکهۆلم بە بەشداری زیاتر لە 120 کەس چێ بە ئامادەبوون لە قاعاوە چ ئەوانەی کە ئۆنلاین لە وڵاتانی جۆربەجۆر و بەشدار بوون پێک هات من پێم خۆشە بەر لەوەی کە خۆم قسەی لەسەر بکەم سەرنجم هەیە لەسەر ئەم مەوزوع بە باسیشم هەیە لەسەری بەڵام وەک کەسێک لە بەشداربووان ڕاستی حەقەتەکەی ئەوەیە بڵێم ڕەحمان بە نەوێ بە مجاملەیەکی ڕوبەڕۆوانە وەکو کەسێک لەوانەی کە کارت بۆ ئەمە کردووە ماوەیەشی دوور و درێژ و هەوڵت بۆ داوە و ئێستا بەرهەمەکەی بینی و ئەوانە سەرەتا پێم بڵێ شعوری خۆت چۆنەوە دواتر پێم بڵێ مانای چییە ئەم هەنگاو بەهاڵ زۆر سپاس حقەتەکەیەوەیە ئەتوانم بڵم ئەساسەن کمیتەی کوردستانی حزب حکمەتیست و هەروەها کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەتایبەت لەم دەورێ تازەدا لە حەو هەژمانی ڕابردوو بە تین و تەوەژمێکی زیاتر لەسەر پێویستیەک کە بوو حەولیاندا ئەم شورای هاوکاری هێزی چەپ و کۆمونیست لە کوردستان شکەڵ بگرێت تابەن دیارە منیش هاوکاری بووە لەگەڵ هاوڕێیانمان لە کمیتەی کوردستانی حزب حکمەتیست و حتا لەگەڵ هاوڕێیان لە کۆمەڵە سازمانی کوردستان و بەخۆشیەوە من با لە پێشە قسەی آخرم ئەوە بکەم بە نظرم نەتیجەکەی زۆر زۆر باش بوو خۆت پێم وابێ لە بەشێک لە کۆبوونەوەکانی شەمبە و یەکشەمبەی ڕابردووە بووی من با ئیشارەیەک بە باکگراوندەکەی بکەم بە پێشینەکەی بکەم ساڵی 2019
دوای ئەو ڕووداوەکانی دەیمانگی 96 مەشهورە ئەو وەختش پاسی سەرنگونی لە ئاستی ئێرانە زۆر بەرز بووە پێویستی هاوکاری بینی هێزی چەپ و کۆمۆنیست هەم لە ئاستی سەراسەری ئێران و هەم لە ئاستی کوردستان بۆ ئێمە زۆر جگای بوو حەولمان پێدا بەڵێ ساڵی 2019 لە 2010 خۆشبەختانە کۆنفرانسی ستۆکۆلم گیرا شۆڕای هاوکاری هێز و چەپ و کۆمۆنیستی سەراسەری شکڵیانگر کە 6 جەریان و تا ئێستاش هاوکاری ئیدامی پیدا کردووە بەڵام ئەوەی مربوط بێ بە کوردستان لە 2019دا لە زستانی 2019دا ئەو وەختە کاری بۆ کرا 4 لایەن کە ئێمە کومیتەی کوردستانی حزب حکومەتیز بوو کومیتەی کوردستانی حزب کۆمونیست کارگەری بوو ڕەوتی سۆسیالیستی بوو و کۆمەڵە سازمانی کوردستانی حزب کۆمونیست بوو ئەوتە ئەو 4 لایەنە شتێکان بە نێوی شوڕای هاوکاری هەر هێزی چەپ و کۆمونیست بەوجود هێنا بەڵام بەداخەوە تەنیا 3-4 مانگ ئەو وەختە دەوامی بوو ئالان لازم ناکە حەدیەقەل وەختی بەنامەکەی من و تۆ ئەوە نییە ئەگەر لە فرسەتێ ترا لازم بوو ئەکرێ باسی بکەین ئەو وەختە زۆر دەوامی پەیدا نەکرد بەڵام ئەم مەسەلە هەرما بووە وە بە تایبەت ئەم 3 مانگی ئێستا کە تێدای ئەو خۆشە جەماوەریە بە ئاشکراوەی نیشانەدا کە هاوکاری بینی هێزی چەپ و کۆمۆنیست ئەجملە لە کوردستانە پێویستی هەیە بۆ یەکەم بۆ بەهێزکردنی بەدیلی چەپ و سۆسیالیستی لە بەرابەر کۆماری ئیسلامیە بۆ هەڵپێچانی کۆماری ئیسلامی لە کۆمەلگای کوردستانە هەر کەسێ ئەم 8 ڕۆژە تەمەشا بکە ئەزانێ خۆشی جەماوەری سراسەری ئێران خودی شارەکانی کوردستانی ئێران ڕۆڵی زۆر گەورەی تیا بووە زۆر ڕۆڵی زۆر مهمی تیا بووە ڕۆڵی حتا ڕۆڵی پێشڕەوی هەیەتوانین بڵێن بەڵێ دەلەکەی گەرەتەوە بۆ سابقەیەکی 43 ساڵە بەڕاستی شاید پێویست بێ من و تۆ لە بەرنمەیەکی دیکەدا بڵێن ئەم تایبەتمەندیانەی شارەکانی کوردستان چییە کاڵان حتا لە تارانەوە شعارەدەن کوردستان چشم و چراغی ئینقلابی ئێران بۆ وەختی خۆی ساڵی 57 و 57 کوردستان سەنگەری ئینقلاب ئەمە لێرەوە ئیدعاکەم بەڕاستی ئەگەر لەو 43 ساڵەدا هێزی چەپ و سۆسیالیست و ئازادی خواز و سێکولار لەو جامعیان نەبوایە ڕەوتی ڕووداوەکان لە کوردستانە ئاسان بەرەو ئێرتجاع و کۆنەپەرستی ڕووی دەرنەچەمە لە جێترا باسکرد دەرنەچە پێویست بوو پێویستە هێزی چەپ و کۆمۆنیست یەک بۆ بەهێزکردنی بەدیلی چەپ و سۆسیالیستی بۆ هەڵپێچانی جمهوری ئیسلامی لە کوردستان بە دوایدا دامەزرانی حاکمێتێکی شۆڕایی و دەسەڵاتی جەماوەر لەوێنە هێزەکانی خۆی هاوکاری بکە ئەمە بەشێ بەڵام هەرەوە نییە لە کۆمەلگای کوردستان کە کۆمەلگایەکی حزبیە سازمان و بەدیلهای جۆرا و جۆر هەیە و لە ماوەی ئەو 43 ساڵەدا هەمیشە و دایم بەدیلی ملی و ناسیۆنالیستیش بوون و لە نظر منۆ تەواوەن کارکردی دواکەوتوانە بەرەو دواوە جێڕانەوەی کۆمەلگایان بۆ ئەوانیش هەن کە بەشێک لە مرکزی هاوکاری ئەحزابی کوردستان وا خۆ نیشانەدەن و ئەنواعی تەرحیان هەیە و پیلانیان هەیە و بەرنمەیان هەیە بۆ دوات بۆ بەرجەسەکردنەوەی بەدیلی چەپ و سۆسیالیستی لە بەرابەر ئەم بەدیلی چەپی بەدیلی ناسیۆنالیستی و ملیشدا ئەم هاوکاریانە پێویست بوو بۆ شکڵدان بەم شوڕای هاوکاریە پێویست بوو بۆیە لە 3 مانگ لەوە پێشەوە کومیتەی کوردستانی ئێمە کۆمەڵە سازمانی کوردستان لە هاوفکری لەگەڵ یەک بۆی تێکۆشان حزبی کۆمونیستمە بەس بەڵێ سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەڵێ حتا لە ئەحزاب و جەریاناتی تر و نەهادی تر داوایان کرد بەداخەوە ئەوان شرکەتیان نەکرد بەڵام کارێکی زۆر بەجێکرا تەدادێکی زۆر لەو شەخصیەت و هەڵسوڕاوە چەپ و ئازادی خواز و کۆمۆنیستانەی کە هەن بەڵام لە ئەحزابان نین بە قەولی معروف غیرە حزبین بەڵام زۆربیان لە تەجروبەی حزبیشدا ئتفاقاً لەگەڵ ئێمەومانان بوون بەڵام کەسانی مؤثرن ناسراون خۆشنێون لە شارەکان لە مەناتقی کوردستان لەوان 110 کەس لەوان داوت کرا بۆیە دیمان هەم بەشێک هەردوو ئەم دوو حزب و بەشە لە ئەندامانیان شرکەتیان بوو هەم تەدادێکی قابلی تەوەجۆ لەو شخصیت و هەڵسوڕاوە کۆمۆنیستانە هەم بە حزوری هەم لە تەریقی شەبکەی ئیجتماعی و نێتەوە حزوریان بۆ هەرەوە جۆرەی تۆ باس کرد نزیک 120 کەس دوو ڕۆژ لەم کۆنفرانسە کۆبنەوە نەتیجەی باشی بوو
حاصلەکەی کورت و مختصر بەوە بوو: یەک، نەهادی شوڕای هاوکاری هێزی چەپ و کۆمونیست لە کوردستان ڕسمیەتی پەیدا کردووە، بەڵام هەر لەوێ کوترا داوێنەی ئەندامبوون لەم شوڕای هاوکاریە هەر بەوانەی لەم کۆنفرانسی ئەوڵەدان محدود نابێتەوە. بۆ بوونەوەی داهاتوو زۆرێک لە شخصیەت و فعالین و کۆمونیست ماون ئەتوانن پەیوەست بن و حتا جریاناتی چەپ و کۆمونیستێک ئەگەر پێیان پێویست بێ ئەتوانن پێی ئامادە بن. دوایەوە لە نێو خۆیدا هەیئەتێکی نوێنەرایەتی هەشت کەسەی انتخاب کرا کە چواری هینی ئەم دوو حیزبن، یعنی هەر حیزبە دوو نوێنەری هەیە. لە عین حاڵە ئەو ڕفێقانەی کە غەیرە حیزبی بوون وەک یەک بەبێ جیاوازی، ئەگەر دوو حیزبەکە چوار نوێنەریان هەیە، ئەوانەی کە غەیرە حیزبیش بوون چوار نوێنەریان هەیە بە حەقی بەرابەرەوە خۆشیان هەڵیان بژاردن. بەڵێ ئەو چوار نەفەرەی کە هەڵبژێردران کاگە پێویست بوو لە درێژەدا نێوی هەر هەشت کەسە کاڵین و معرفەکەین و ئەوانە بەرحاڵ ئەوان لەلایەن هەرو هاوڕیانەی کە ئەو چوار نەفرە لایەن و هاوڕیانەی کە لە ئەحزابە ئەندام نین ئێستا هەڵبژێردران کارەکان بەڕن پێشەوە. ڕاگەاندنی ڕوبەدەرەوەیان داوە، پەیامیان بۆ خۆشی جەماوەری سەراسەری ئێران هەیە و تەبعاً هەنگاوەکانی داهاتوو ئیتر ئەو هەیئەتە بەڕێوەی ئەبات. زۆر باشە. من بەڕاستی شتێک ئینتیباعێکی خۆم بڵێم لەم کۆبوون ڕەحمان، من هەستم زۆر بە نزیکاتێکی زۆر کرد. ئەو باسانی کە لەوێ ئەکرا لە باسی ناو حیزبێکە چوو، اختلافاتێک کە لەوێ دەرەبڕا ئەوانە بەشێک لە حزابەکان هەن جاری وایە اختلافی لەوە قوڵتریان تایە. ئەو جەمعی کە لەوێ کۆبوو بوونەوە شعور دەکرد مێژوویەکە لەگەڵ یەکترا بوویانەوە پێداویستەیەکە ئەمڕۆ هاتوۆتە پێشەوە کارێکی کردووە کە جۆرێک هەستت بە سەرباری ئەوانەمانە هەموو کادری دێرینن، کادری زۆر قەدیمین بە تەجروبەن، سەردەمانێکە ئێمە تازە خەریکی من خۆم بەشی تازە چاومە کردەوە و سیاست مەناسیەوەمانە ئەمانە چەند ساڵێک بوون لەو شاخە پێشمەرگە بوون، قابل بەوە نییە شتێک لەو بابەتەوە گومانی کرێتە سەر، بەڵام هەست دەکرد دووبارە جۆرێک پێگەیشتن هاتوۆتە پێشەوە، جۆرێک پێگەیشتوانەتر و جۆرێک سیاسیانەتر و جۆرێک ئاوەڵاتر لەگەڵ ئەم دۆخەی تازەیە مامەڵاکرێ و هەست دەکرد کە جانی نزیکایەتی زۆرترە، هەوڵدان بۆ پێکەوە کاری پێکەوەی زۆر زیاتر لەوەیە کە باز لە ڕەخنەگرتن و کەم کوڕی دۆزینەوە لە یەکتر و ئەوانە بێ و شعورە دەکرد جۆرێک جانێکی ینی بڵین بە ئومێد بۆ داهاتوو، بە ئومێد بۆ سەرکەوتن، بەوەی کە سەرکەوتن ممکنە، هەرتەنها باسەکە لەسەر خەبات و لەسەر بەرەنگاری و لەسەر ئیدامەدان بەوە نییە کە لە ڕابردووە بووە، قسە لەسەرەوەی ئەوەی کە کردومان لە ڕابردووە خەریکە بەرهەمەکەی تێدەدی سەحنەی زۆر بەڕاستی بۆ من بەش بە حاڵی خۆم نازانم بۆ تۆ چۆن بوو، بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو. هەندێک لەو هاوڕیانە کە قسەیانە کردو باسی ڕابردووی خۆیانە کردو، باسی جان لە دەستدانی ئازیزانیانە کردو، لەویا بیرانە کەوتەوە دووبارە قسەیانە کرد کە ئەم ڕۆژگاری ئەمە بەرەوە ئەوواچینەوە دووبارە هەمان ئەو کارێکە چوار دێ لەمەوە پێش کردومانە، سێ دێ لەمەوە پێش کردومانە دووبارە درێژەی پێبینەوە. بۆ من سەحنەی زۆر جالب بوو، ینی دڵگەرمکەر بوون، بەڕاستی جێگای ئومێد بوو. ئەوەشی کە هەیە ئەوەیە کە ئەمە حەقیقەتە ڕاستە کە هەموو کەس دەرچی پێکە، ینی باسکردن لەسەر هەرەوە نییە با پێکەوە بین و باە گرت و بینەوەوانە، قسەکردن لەسەرەوەی جەریانێک و هێزێک بانوازی خەڵک کاکەیە گرت و بێ، بەڵام ئەم هێزە خۆی لە بینی خۆیە خەریشی ناکۆچی و کێشەی بینی یەکتر بێتۆمانە، ینی جملەکە مفید نییە بەڕاستی، یانی ئەو جملێکاوە وتیە جەماوە یەک بگرن خۆتان ڕێ خەروەرنە پێشەوە جارێ ینی جەماوەر حەقێتی جارێ بە پێیان بڵێ بۆ هێزان جارێ خۆتان ڕیزەکانی خۆتان نیە خن جاوەرن نەسیحەتی ئێمە بکەن، جاوەرن باز لە ئەوە بکەن و قسەش لەسەرەوە بێ مەسەلەن ڕابەرایەتیەکی دەستە جەمعی بۆ جەماوەر دروست بێتەوە ئەوانە ئێمەش ئێوە سەر بە یەک ڕێبازن، مێژوویکی 30 ساڵتان هەیە لەگەڵ یەکە، دانیشی لەسەر بەرنامە ممکنە لەسەر پاریزەیەک وشەیەک لێرە مەسەلەیەک لەوێ اختلافان بێ، ئێوە نەتوانن لەگەڵ یەکترا کار بکەن یەک بگرن و ئەم جەماوەری چۆنی ئەتوانە ڕابەرایەتیشی دەستە جەمعی بۆ خۆی پێکەوە بنێت و دروست بکە. بە بڕای من ئەمەی کە ئێستا ئەکرێ باسەکە هەر لەسەر ئەوە نییە چی لەستۆ کۆماڕی ڕوئەدا، چی لە بینی ئەم هاوڕێ قەدیمیانەی یەکترا ڕوەدا کە خەریکن بڵێن بەفرەکان و بە بەستەڵەکەەکانی نێوان خوانە توێنەوە دووبارە بێکەوە تا برۆ کارەکەن، باسەکە هەر ئەمە نیە، باسەکە ئومێددانە بە
جەماوەرێک کە سنگی ناوە بەگولەوە لە شارەکانی کوردستانە کە سەرباری ئەوە نەساڵە قەم و سەرکرد و ئەوانە سەر بەرزەکاتەوە لە سەرقەبرانی ئازیەکانی ئەڵێ بژی سۆشیالیزم ئەڵێ ئەم دۆخە ئەبێ بگۆڕێ بێ کۆنەپەرستی نەمێنێ ئەبێ گیانی ئینسانیت بێتەوە دروستمی ژیان ئازادی ئەڵێتەوە شانازی بەوەکە کە ژن بێت و ئەمانە ئەم جەماوەرە کە هاتوۆتە مەیدان پاش ئەم هەموو خەباتە بەڕاستی شایستەی ئەوەیە کە ئەم یەکگرتنە ببینەوە ئەمە کارێکی زۆر گەورە ئەکا بۆ پێشڕەوی ئەوانیش و بەرەو پێشچوونی ئەوان من ئینەکەم ئاوا بینەوەمێ دەکەم کە ئەمە سەرەتایی کار بێ بەتەن هاوەکو خۆی هاوڕیان لەوێژ بڕیالیان دەکە سەرەتای کار بێ ئەو چوار هاوڕەیە کە ئێستا ئەوەش بڵێن کە چواریان ژنە و چواریان پیاوە مەش بۆ خۆی مەسەلەیەکی گرنگە بەڕاستی من پێم وانە هیچ حیزبێکە بێسە لە عەزابەکانی کوردستان تا بە حیزبی ئێوەشەوە بە حیزبی حکمەتیشەوە بە کۆمیتێ کوردستانی حیزبی حکمەتیشەوە 4/4 یاخود 50/50 تیانی ئاوا بەم هاوبەشێ لە بینی ژنان و پیاوانەکە بۆ خۆی خاڵێکی پۆزیتیفی زۆر جوان و وەڵامدانەوەیکی جوانە بە جوڵانەوەی ژن ژیان ئازادی. من لەگەڵ لەم بابەتەوە چەند شتێک تاکید بکەم یا ئیزافەی بکەم. یەکەمەوەیە ئەو فەزایی کە تۆ باست کرد لە کۆبوونەوەکەوە بوو هەروایە بە نظرم یەکەمین شتێک کە کۆمەکی کردووە بەم نزیکی حەوڵدان بۆ هاوکاری ئەبێ هەمومان مەمنونی ئەو خۆشە جەماوەریە بیکە لە شارەکانی ئێران و کوردستان ڕووی داوە و ئەو خەباتە پڕاوپڕێکە ژنان نەسڵی تازە و جوان هەتا بەڕاستی تازە لاوانی 12 ساڵە تا 15 ساڵە بەو تین و تەوەژمە دێنە مەیدان ئەوەیە کە ئەو پێویستیە ئەو زەرورەتە بۆ جوابدانەوە بۆ هەواهەنگبوون بۆ هاو قەدەمبوون لەگەڵ ئەو خۆشە جەماوەریە ئەمەی خستەتە سەر بەرابەر هەر ئینسانێک زەڕێک ئەحساسی مەسئولیتی بێ و بەرپرسیارەتی ئەحساس بکە بەرابەر بە بەهێزکردنی ئەو خەباتە لە داخەڵ و بەنظەمەوە ئەوەڵین شتێکە ئەو ئینسانانەی کاتبوون لەو کۆنفرانسی یەکەمی شوڕای هاوکاری هێزی چەپ و کۆمونیزم بوون چ لە حزبەکانەوە چ لە کەسانی خارج لە حزبەکانەوە هەستت بەم شعورا کرد کە هەموو ئینسیانی بەرپرسیارن بەرابەر بە خرۆشێکی شۆڕەجێڕانە و جەماوەری کە لە شارەکانی کوردستان و تەبان لە ئێرانە لە مەیداندایە و واقعیتەکەیەوەیە خۆشە دشارەت بکرد من لە نزیکەوە لەگەڵ زۆرێک لەو ڕفێقانەی کە ظاهرەن لە حیزبی ئێمەدانین یا حتا لە نێو کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی ساڵهایەکی زۆر هاو کومیتە بووین هاوکار بووین هاو قەدەم بووین لە هێزی نظامی تا سیاسی تا تەشکیلاتی بەدە ساڵ و بەدە ساڵ خەباتی مشتەرەکمان کردووە دەرنەچە فەسڵە مشتەرەک ئێجگار زۆر بوو اتفاقاً قسەیە کە لەو کۆنفرانسەدا زۆرە کردیان و ئەجملە منیشکردن خۆ معلومە جیاوازیشەیە واقعیتەکەوێ تەفاوەتی شەیە بۆ چوونی جیاوازە بەڵام باسمانەوە بوو هەم ڕۆژی ئەوەڵ هەم ڕۆژی دووەم هونەر ئەوەیە لە نێو جیاوازیەکانە ئێمە خاڵە هاوبەشەکان پەیداکەین خاڵە مشتەرەکەکان پەیداکەین لەسەری پلاتفۆرم و بەرنامە و ئێقدام و کردار ساخکەینەوە وواکرا و بە نەزەمەوە ئەحساسی مەسئولیەتە لە هەموو بوو و هەموو ئەمانە هەر ئێستا تەسیریان هەیە من شاهدی ئەوە بووم هەم وەکو حزبەکان هەم وەکو ئەم ئەشخاصە بەڕاستی پەیوەندی خۆیان لەگەڵ شارەکان هەیە لەگەڵ ئەم شار ئەو شار ئەم دێ تەسیری خۆیانیان هەیە لەم بابەتەوە و هەر ئێستاش ڕنگدانەوەیەکی مثبەتی بووە ئەوەی ئەم شوڕای هاوکاریە سازمان درراوە تازەمە سەرەتای کارە بە نظرم ڕێگا کاتەوە بۆ کاری زۆر جدیتر بۆ بەرجەستەکردنەوەی ئەوەی پێڵین بەدیلی چەپ و سۆسیالیستی لە کۆمەلگای کوردستانە بەڕاستی ئەم شوڕای هاوکاریە بۆ ئەوە نییە هەر عدەیە کۆ بنەوە بە یەک و ئەکسێ بگرن و تەبلیغاتێکی پێوە بکرێ بۆ ئەوەیە کارێکی واقعی لە مەیدان لە شارەکان لە دێهاتەکان لە کارگاکان لە زۆر تەسیری خۆیان دابنن هاوخەبات و دەستێکڵاوی ئەو هەڵسۆڕاوانی چەپ و کۆمونیست و سۆسیالیستە بن کەڵعان لە شوێنە کرێکاریەکان لە گەڕەکی شارەکان لە نێو زانکۆکان لە
ئیدارات لە زۆر جێگا لە شارەکانی کوردستانە خەریکی خەباتن دەنەچە بە نەزەرم وایە ئەو سابقە مشتەرەکەش کۆمەکێ کرد زووتر لێک تێگەیشتن ببێ و بە نەزەرم شتێکی کە بە تایبەت ڕۆژی دووەمی کۆنفرانسەکەی زاڵ بوو هیچ ئیحساسی ئەوەی بە تایبەت ئێمە دوو حزب لەوێ بووین ئەم دوو حزبە هیچ ئیحساسی گروه گەرایی و ئەوەی پێڵن سکتاریستی و ئەوە نیشان نەدرا پێشنهادی خودی هەرم دوو حزبە بوو کە هەیەی نوێنەرایەتێکی هاوبەش مشترک وەک یەک بە بێ جیاوازی ئەبێ حتا انتخاب کرێ ئەمە بۆ خۆی لەگەڵ استقبالێکی باشی هاوڕێیانی دیکەمان ڕوبەڕوو بوو بەڕاستی من پێم وابێ ئەڵانەوە هەیەی نوێنەرایەتی هەش کەسەی کە هەیە ئیتر خۆیان بە نوێنەری چواریان بە نوێنەری غیرە حزبیەکان و چواریشان بە حزبەکان ناناسێنن هەر لەوێش باسیکرا ئیتر هەش کەسێکن نوێنەری ئەم شۆڕای هاوکاریان و لە ئاستێکی باڵاوە تەمەشای ئەرک و وەزیفەی خۆیانەکەن و طبعاً ئێمە هەم وەکو دوو حزبەکە هەم وەکو ئەم هاوڕێیانی دیکە تەواوی تواناوە هاوکاریانە کرێ هاوقەدەمیانە کرێ و من پێم وابێ هەنگاوێکی باشە و من بە ئەوە بڵێم بەڕاستی ئێستا نیوە زیاتری ئەو شخصیەتە کۆمۆنیست و هەڵسوڕاوانەی کە ئەبێ ببن لە نێو ئەم شوڕای هاوکاریە تا ئێستا پێی پەیوەست نەبوون و هیوادارم پێی پەیوەست بن و پێش هەموو شتێک وەزیفە و ئەرکی ئەو هەیئەتە هەشت نەفەریەیە بەرنامە و پلانی بێ وە پەیوەستکردنی زۆرێک لەو هەڵسوڕاوان و شخصێتی کۆمۆنیستی هەم قەدیمی و هەم جەدید نسڵێکی تازەمان هەیە ناتوانن پەشیمانە بۆ لەوەی داوەشکردنی کاتەکە بەڕاستی کاتەکە بەشمان ناکە باز زۆرە من ئێستا بۆ خۆم قسەم زۆرە لە سەرمانە بیکەم بەڵام بەداخەوە مەجبورین مولتەزیم بیت بۆ ئیتیفاقی کە کردومانە لەگەڵێک بزانین لە داهاتوە چۆن نێگۆڕین چکە زۆر شت هەیە لە بابەت ئەم کۆبنەوەی بەبوو تێکە مەجای وتنیمان نەبوو بەڵام بەرحاڵ ومێدی سەرکەوتن بۆ ئەم هەوڵە ئەخوازین و مێدەواری زۆر نزیکترین ماوەیە وەک تۆش بەڵێنندا ینی ئیسقاتاتی سەر ئەرزی هەبێ کاریگەری لەسەر زەوی هەبێ ینی جێپەنجەی ببینی دەستی ببینی لە کۆمەڵگای ئێران لە کۆمەڵگی کوردستانە بەرحاڵەوە زیاتر ناکرێت سەبارەت بە مەش بەردەوام بین ئەگەرچی ڕووداوێکە و کارێکە کە زۆر زیاتر لەوە هەڵەگرێکە ئەم وەختەی بۆ دابنین بەڵام ناچارین بەرحاڵە بێ ئەم باسەش کۆتایی پێبێنین و لە بەرامبەر هەوڵێکی پێچەوانەیە کە لە کۆمەڵگەی کوردستان درێ بۆ بەرەو پاشگەڕانەوە هەوڵێکی کۆنەپەرستانە سەبارەت بەوە قسە بکەین بەبینەران ئەڵین پاش ناوبڕێکی کورد دێنەوە لای ئەوەی ئازیز بۆ درێژەدان بەو باسە و قسەکردن سەبارەت بە ئەم جاریان سەبارەت بە هەوڵی و پیلانی کۆنەپەرستان لە کوردستان بۆ بەرگرتن بە ڕادیکالبوونەوەی ڕاپەڕین لە کوردستانی ئێران لەگەڵما من مەڕۆن پاش ناوبڕێکی زۆر کورد ئەگەڕێنەوە لای ئەوەی ئازیز بەڵێ ئازیزان و خۆشویستان دووبارە سڵاوان بۆ ئێوەی ئازیز ئێوە بینەری بەرنامەیەک بە ناوی ڕووداوەکانی هەفتەم بەرنامەیە من و هاوڕێ ڕەحمان سەبارەت بە ڕووداوە گرگەکان و باسەگەرمەکانی هەفتە باری سەرنجی خۆمان پێشکەشەکەین هاوڕانێک لێرە نووسیوانە ئاڵێن ڤیددیۆکە شێر ناکرێت لە ڕێگای فەیسبوکەوە هاوڕیان ئەگەر لە فەیسبوکی خۆمەوە سەیری بکەن لەبەرەوەی لە چەند جێگا شەیرە بێ ئەم بەرنامەیە بەڵام ئەگەر لە فەیسبوکی خۆمەوە سەیری بکەن لەوێ ئەتوانن شەیری بکەن بەداخۆم تەکنیکانەی ئەم پرۆگرامانە جاری وهەیە کار ناکە بەدەست کەس نییە بەڵام ئەگەر لە ئەکاونتەکەی خۆمەوە سەیری بەرنامەکە بکەن لێەوە ئەکرێ شێری بکەن یاخود لە ڕێگەی یوتیوبەوە لە ڕێگەی ئەو دوو ڕێگایەوە
قابلی شێرکردنە باقیکەی من کۆنتترۆڵم بەسەریان نیێوای لێ بکەم قابلی شێرکردن لە بەداخەوە بەرحال ڕەحمان بچینە سەر ئەم باسی سێممان کە کۆتا باسمانە ئەمڕۆ هەوڵی کۆنەپەرستان لە کوردستان بۆ بەرگرتن بە ڕادیکالبوونەوەی ڕاپەڕین من لە هەفتەکانی ڕابردووە تقریبا باسەکە خەریک بوو کۆنەوە بەڵام من بەڕاستی پێم خۆشە سەبارەت بەم باسە قسە بکرێت لەبەرەوەی هەستەکەم حەقی خۆی پێ نەدرا و بەو ئەندازەی کە پێویستە ڕوبەڕووی نەوەستاینەوە لە هێزان ئەم پیلانە بەردەوامە ئەویش جموجۆڵێکە مەلاکانی کوردستان دەستیان پێ کردووە لە کوردستانی ئێرانیان مەلا سەلەفیانە مەلا سنی مەزهەبیانە گوایە ئەهلی سنەت و جەماعەت ئەوەنە ساڵە لە سێبەری جمهوری ئیسلامیە لەوەڕیون ئیمکاناتیان لەبەردەستا بووە و خزمەت کراون و لە ماوەیەکە کە خەڵک هاتۆتە سەرجادە و بووە بە ڕاپەڕینەوەمانی خوان کرد بە خاوەنی ڕاپەڕین گوایمانش بەشێکن لەم ناڕزاییە و لەم بابەتە و خێرا هاتن بە ناوی خەڵکی شۆیا بە ناوی خۆیانەوە پێشنیارێکیان کردۆ ریفراندۆم بکرێ و ئێمە لە ڕێگەی ریفراندۆم و جمهوری ئیسلامی وەلا بنین یاخود جەماوەر یاخود یعنی بۆ نمونە خامنەئی و داودار و دەستەکەی و ئەم حیزب الله و ئەم سوپای پاسداران و ئەم هەموو سەروەت و سامانە و ئەم هەموو ژێشە بێ بچێتە ناو ریفراندۆمێکە و لە ریفراندۆمێکە چارەنووسی خۆی باتە دەستی خەڵک و ئاوەکو مەسەرەن چۆن لە سویسرا ئەنجامەدرێەوەوانە ریفراندۆمێ بکرێت و جمهوری ئیسلامی بکرێتە لاوە مشکلاتی کوردستان حەل بێ ئەمانە دیارە مەلایەنە بەڕاستی ینی بەر لەوەی کە تەوهین بە خەڵکەن تەوهین بە خۆیانەکەن وە سەرنجام پاش ئەمە موهێنان و خۆبردنەوە ئەوانە بین هات ڕئیسی سەر و کۆماری جمهوری ئیسلامی ئێران یەک نوێژێکی حیابەرانەی پێکردن نوێژەی ئەڵێ نوێژی هینە نوێژی مردوو نوێژی ئەمە من نوێژیان نوێژی حیابەرانە بۆ کۆی کردنەوە یەک پێشنوێژی پێکردن و دوایی دەسەکەی کەشفکردن کە چۆن چۆنین بەڵام کێشەکە ئەوەیە هەندێک لە ئەحزاب و هەندێک لە هێزی قەومپەرست باوا بڵین و هەندێک لە هێزی کوردایەتی لە کوردستانی ئێرانە ئەدوت هەنگوینیان لە کلۆرەدارە دۆزیوەتەوە خێرا پەیامەکەی مەلاکانیان نەشتێکە تەنانەت مەلاکانش دیفاع لە شۆڕشی و ڕاپەڕینی خەڵکی ئێرانەکەن و کە بە دیوێک ئەگەر سەیری بکەی نیشانی قووەتی ڕاپەڕینی هیچ گومانێک لەوەیان نییە بەڵام بە دیوێکی ترە ئەمە بەڕاستی تەوهوم بڵاوکردنەوە تێکەڵکردنی بەرەکانە بەرەی ژنژیان ئازادی بەرەیەک نییە جێگەی مەلایەتیا ببێتەوە جا شیعە مەزهەبە یا سونی مەزهەبە بەرەیەک نییە جێگەی مەلایەتی تیا ببێتەوە کە تەشجیعی ژێر پێنانی مافەکانی ژنان و نابەرابەری ژن و پیا و ئەمانە تەقدیسەکات و بایەتی قورعان چوارچێوەی بۆ دانێ ئەوانە جێگەی ئەمانەی تیا نابێتەوە جوڵانەوەی ژنژیان ئازادی سەواز لە سۆشیالیزم و واز لە خەبات بۆ حکوومەتی کارگەری واز لە باسی بەرابەری واقعی بینی ئینسانەکان بکەین هەر خودی ژن ژیان ئازادی بە هەر ئەندازەیەکی کەمیش ئەم شیعارەوەم دروشمەوە بگریمە جێگای مەلایەتیا نابێتەوە و ئەم تەبلیغاتە ئەوان فەریبیانەکە حیزبە ناسیۆنالیستەکانیان کرد کە خۆ من خۆم جۆم لە عەبدوڵای موهتەدی بوو لە کەناڵی ئێران ئەنتەرناسیۆنال لە بەرامبەر ڕەخنەیەکی ئیبراهیمی عەلیزادە وەستایە و وتی نامەوانین و مەبەستیان باشتی باشە و ئەمانە بەشێکن لە ئوردوی شۆڕش و بەشێکن لە ناڕەزایی جەماوەر و خەڵکۆوانە خەریکن ئەم کۆنەپەرستانە بەڕاستی بەو کۆنەپەرستانە خۆیان بەهێزەکەن ناسیۆنالیزمی کورد کوردایەتی ئەزانێ مایە پوچە ئەزانێ کوردستان و ئەم جوڵانێکە لە ناوەڕۆکی خۆیان چەپە ئەوێ بە پشتیوانی مەلاکان بێتەوە مایەوە خۆی ڕابگرێتەوە کە بە بڕای من جێگەی خۆی بوو لەم باسەیە لەم بەرنامەی ئەم ڕۆمانە ئاماژەیەکی پێ بکەین بەڵێ ئەوەی ڕۆشنە خۆشی جەماوەری و شۆڕەجێڕانەیە کە لە سەراسەری ئێران وە بەتایبەت لە شارەکانی کوردستانیشەیە هەر لەگەڵ کۆماری ئیسلامی و پیلانەکانی ئەو ڕوبەڕوونیە بەڕاستی هێزی کۆنەپەرست جە چ مەسهەبی چ غەیرە مەسهەبی و ناسیۆنالیست هەم لە ئاست ئێرانە و هەم بەتایبەت لە کوردستانی شاهان کەوانە ڕێگرە بن لە بەرابەر ڕەوتی شۆڕژێڕی ئازادی خوازانە بە بەرابەری خوازانەی ئەم ڕووداوانەیە ئەم هەوڵەی کۆنەپەرستانەی مەلاکان و ئاینیەکان و مەسەبیەکان ئەچێتە ئەو خانەوە بە پاڵپشتی
هەرو جۆرەی تۆ باس کرد ئەحزابی ملی و کوردایەتی و ناسیۆنالیستیش و ئەوە سابقەشی هەیە. ئێمە لە شۆڕشی ساڵی 57 هەرە وەختە لە شارەکانی کوردستان کە مەدی چەپ و ئازادی خوازی بەرجەستە بوو، ئێمە جریاناتی مەسەبی ئەو کات لە شتێک بنێوی مەکتەبی قورئان و لەژێر ڕابەری کەسێک بنێوی ئەحمەدی مفتیزادە کۆبوونەوە زۆر زوو تەبدیل بوون بە هاوکاری خومینی و جمهوری ئیسلامی و دوایی پێشمەرگانی مسلمانی کورد و ئەوەی پیاڵەن خۆفرۆشەکان بە توولی عمریان بیر نەچێتەوە. باز من پێم خۆشە ئەم هاوڕێەیە کە بەداخەوە لە جێگایەکە و دیارە لێشێک لە گروپەکان و کۆمنتەکەی نووسیوە ناوەکی دەرناکەوێت هەر هاوڕێیەکە بەرحاڵ کۆمنتەکەی بۆ من سەرنجڕاکێش بوو پێم خۆشە دواتر قسەیەکەکرد بتوانین لەسەر ئەمە بکەڵێ دوای ڕوخانی جمهوری ئیسلامی شەڕێکی ترەمێنێ ئەویش لەگەڵ ئەحزابی ڕاست و هەروەها کۆنەپەرستانیانی کردوێتی بە دوو کۆنا. بەڵێ فەرموو. بەڵێ ئەو کێشەیە لەگەڵ بەرەی کۆنەپەرست و مەسەبی و ناسیۆنالیستەکان هەیە. ئایا شکڵێ بەخۆیەگرێ حتممە نەبێ بە شەڕی نظامی و چەکدارانە دانێکم کۆمونیستەکان و ئازادی خۆزان نانەوێ وای لێبێ مەگەر ئەوان ئەو کارە بکەن تاوان دەبێت وەختە دەستیان کورت بکرێ. بەڵام با بچینەوە سەر ئەسڵی باسەکەی خۆی. ئەوە وایە ئەو پیلانجێڕەیە کە تۆ باس کرد ئەم بینە ئەم مەلایەنە کۆبوونەتەوە چەندین میتینگ و کۆبوونەوەیان بووە دەقەنەمانیش ئەمانە بۆ خۆیان لە هەموو ئەم ساڵانەدا لەژێر سەبەری جمهوری ئیسلامیا بوو. کەم یا زۆر بەحاڵ نانخوراوی دەستی جمهوری ئیسلامی بەشێکیان هەر زۆر ڕاستەخۆ هاوکار بوون، ڕەنگە بەشێکیان ڕاستەخۆ هاوکاریان نەکرد بێ، بەڵام لە پەنای بڵاوکردنەوەی کۆنەپەرستی ئیسلامیدا بوون و هەمیشە و دایم بەرابەر چەپ و ئازادی خواز و ڕادیکالیزمی کۆمەلگای کوردستان بوون. ئەلان بۆنیان کردووە ئەوانیش ئەزانن جمهوری ئیسلامی نامێنێ. ئەیانەوێت لەم تفاوەتی سونیگەری و شیعیگەریە بۆ چەواشەکاری، بۆ هەڵخەڵەتاندن، بۆ تەفرەقە دروستکردن و بۆ بربەرەکانێ هەرە جۆرەی تۆ باس کرد لەگەڵ خۆشی شۆڕژێرانە و ڕادیکال ئەو کارە بکەن. لێرەدا ئەوەی مەسەلەیە بەنظرم ئەمانە لەسەر خۆیان، یعنی مەسەبیەکان، سەلەفیەکان، ئیسلامیەکان بەتایبەت بە ڕووخانی جمهوری ئیسلامی بەنظرم ئەو جێگا و پێگایان لە کۆمەلگای کوردستانە نابێنە. حتمما مزاحمت دروستەکەن، حتمما مشکل دروستەکەن، حتمما بنە چەکداری ئەم یا ئەو دار و دەستە و دەوڵەت لە منتەقا و عەرەبستانی سعودیشیان هەیە لە پەنادەستانە. بەڵام هەر وەک ساڵی 57 نیشانیدا ئیسلامیەکان لە کوردستانە پایەکی کۆمەڵایەتیان نییە، ئەخرێنە لاوە. ئەوەی جێی مەترسیە هاوکاری خودی ئەم ئەحزابی ناسیۆنالیستە لەگەڵیان. با منەوە بیر بێنەوە مەسەن ساڵە لەوە پێش جنابی خالید عەزیزی کە ئەڵان قسەکەری ئەم حزبی دموکراتی یەکگرتووە، ئەو وەختە سەرکۆنەی ئێمە چەپ و کۆمونیستەکانی ساڵی 57 کرد کە ئێمە تند بووین بەرابەر بە مەکتەبی قورئانیەکان و مفتیزادەکان و ئەوانەی هاوکاری جمهوری ئیسلامی بوون و خەریب و پاکانەی بۆکردن. و ئێستاش 3-4 ساڵ لەوە پێش ئەم سکرتێری ئێستا یا ئەم سەرپەرستی ئێستای حزبی دموکراتی کوردستان مستەفا هجری هەم حزبەکەی ڕاگەیاندنیدا هەم وتات ئەو وەختە 4-5 ساڵ لەوە پێش باسی ئەوانە کرە بێ ئیتحادیەی مەلاکانی کوردستان دروست بکەین، ینی خودیان 4 ساڵ پێش. و ئەمە درێژەی ئەوەیە هاوکاریانەکەن. هەمیشە وتراوە جریاناتی ملیگەرا و ناسیۆنالیست گۆچانێکی دەستیان مەسەبە و بەوە متەکیە بن، ئەیانەوێ بیخەنن. دەنەچە من پێم وابێ ئەو شتێکە بەدیلی چەپ و سۆسیالیستی لە کۆمەلگای کوردستان هەرم شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکان لە کوردستان پێویستە هاوکاری زیاتر بێ، بربەرەکانێ ئیزافە بەر کۆماری ئیسلامی، ئیزافە بەر سەرنگونکردن و دەرنانی کۆماری ئیسلامی لە کوردستانە پێویستە بە قودرەتێکی باشەوە بەرابەر بە پیلانەکانی کۆنەپەرستی کە هەم مەسەبیەکانیان بێ، هەم جریاناتی ملی و ناسیۆنالیست دەیان بێ، هەم هاوکاریان لەگەڵ یەک لە بەرابەر ئازادی خواز و چەپەکانە ئەبێت، حتمما لە مەیدانە بین. من پێم وابێ خودیە مەلایەنەش دەزانن زۆر جێگا و پێگایەکیان لە ئایندەیانە، بۆیە لە ئایندەی نزیکە من متمەینە بم دابەشە بن بەسەر ئەم حزبە ناسیۆنالیستانە
ئەوە بینی هەر خۆت باس کرد لەم ساڵی خالد عەزیزیەوە تا عەبدوڵڵا موحتەدی تا ئەوانە لێستاوە پشتیوانیان لێکەن هەتا پیرۆزبایان پێڵێن ئەمە ئەگەر کۆمەلگای کوردستان ڕواڵەتێکی چەپ و ئازادی خوازانە و ڕادیکاڵ و سوسیالیستی هەیە واقعەتێکی دیکەشەوەیە ڕواڵەتێکی ملی و ناسیۆنالیستی و ئەم مەسەبیانەی کە ئەبنە گۆچانی دەستی ملیگەراکان ئەوەشی هەیە ئەمە ئەبێ وشیاری چینی کرێکار لە کوردستان وشیاری بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست وشیاری هەرم شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکان وشیاری هەر حەزبێک کە خۆی بە چەپ بە ئازادی خواست بە کۆمونیست و حتا سێکۆلار زانێ بەرێتە سەرێ ئەمە واقعیەتێکە دوای ڕوخانی جمهوری ئیسلامی کێشەی سیاسی و چینایەتی لەو کۆمەلگایەدا درێژە پەیداکە ئەجوملە لەگەڵ کۆنەپەرستانێک کە پارێزگەری سیستمی سەرمایە بن پارێزگاری سیستمی چەوسێنەری و ستەم و تەبعیز و نابەرابەریە بن ئەوە نابڕێتەوە بەهێزێکی جەماوەری ڕادیکاڵە کرێ پاشێکشیان پێ وارد بکرێت دەستەکان خۆش بە منی جەواب بینم کۆتایی پێبێنین بە هەر حاڵ چاوەڕێواکەین ئایندەی کوردستان وەکو ئایندەی کوردستان ئێران وەکو ئێستای هەرێمی کوردستان نەبێ کە بەڕاستی لەژێر سای دەسەڵات و بەڕێوەبردننی ئەحزابەکانی کوردایەتیە بۆتە سنگەرێک و بۆتە جێگایەک بۆتە قەڵایەک بۆ سەلەفیزم و بۆ کۆنەپەرستی وەلات ئایندەی کوردستانی ئێرانە دەسەڵات بەدەست چەپەوە بێ فرسەتی بوون و دەربڕینی ڕا بە کۆنەپەرستانی ژەدا بەڵام بەڕاستێکە بەدەست کۆنەپەرستانەوە بێ نەوە معلومە هەر ئەو قەتوعامەی کە ئێستا جمهوری ئیسلامی ئێرانێکا بە شێوەیەکی تر درێژەیە بێ بۆ پرسی ئازادی بۆ پرسی مافەکانی ئینسان بۆ پرسی نەتاوی پێوتێ دیموکراسی و پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ ئایندەی کوردستانی ئێران وا باشە بەدەست چەپەوە بێ نەک بەدەست ڕاستەوە چونکە دیومانن دەردیاڵێ لە بنبان دیومان و لە سەربانیش دیومانن نەزانین کە چۆنن و هەر کاتێک دەسەڵاتیان بەدەستەوە گرتی بێ ئەوانە لە کوشت و کوشتار و لە زمان بڕین و لە سەرکوت و لە زیندانکردن و لە دەربەدەرکردنی خەڵک زیاتر بەوە نیان کردووە ئەزمونمان لەبەر چاوایە ئەزمموی زیندومان لەبەر چاوایە ئێستا لە ناوچەکەیە لەبەرەوە بە بڕای من بۆ ئایندەی ئازادی شەرەوە باشەکە ئایندەی کوردستان بەدەست چەپ و بەدەست سۆشالیستەکان و کۆمونیستەکانەوە نەک بەدەست ئیسلامیەکان و ناسیۆنالیستەکانەوە. بەڵێ درستەوە زۆر چاکە من ڕەحمان ئەبێ کۆتایی پێبێنی ساعتەکەمان تەواو بوو بەداخەوە ئاوشتانەی باسمان کردووانە هەم بەتەنها چووینە سەریان و هەندێک قسەمان لەسەرکردن هەمویان باز بوون بۆەوەی کەوا زۆرتری لەسەر بدوێن و بڵین بەڵام جێگەی داخە کە باسەکانمان بەم بڵین ماوە مەحدودە وەلایەکی ترەوە فرسەتیشمان نەبوو زۆر بچینە سەر کۆمنتەکانە گەرچی کۆمنتی زۆر نهاتوە بەشێک لە هاوڕیان هەر ئەڵێن بەرنامەکە شیر ناکرێت ڕاستی من نازام تکنیکەکەی بۆ وایە ئەوەی من بزانم بەرنامەکان ئەگەر لە کەناڵەکەی خۆمەوە ینی لە ئەکاونتەکەی شەماڵ عەلیەوە یاخود لە یوتیوبەوە قابلی شێرکردن بەڵام دیارە لە شوێنی ترەوە ناکرێت بەداخەوە. زۆر سپاس بۆ هەمووان کە تا ئێستا لەگەڵمان بوون دەست خۆش بێ ڕەحمان و وێدەوارم بەرنامەی داهاتووش توانین لەسەر باس و بابەتە گەرمەکانی ناوچەکە و ئەگەر دۆخی ئێرانیش هەروە بەردەوامە دووبارە هەر لەسەر دۆخی ئێران قسە باسی زۆرتر بکەین مەسایل زۆرە لەسەر ئێران باسیکەین دەرگایە کراوەتەوە دەوڵەمەنە بە ئەنوا وەشکاو پرسیار و مەسایل کاکرێ لەبارەیانەوە بدوێن هەوڵدەین لەم بەرنامانەیە ئەو ئەوانەی کە بە نەزەرمانەگا بە بینەرانی بگەێنین دەست خۆش بەڵام منی زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەران و بێسەران حتمما لە بەرنامەکانی ترە پێویستە لەسەر ئەم تایبەتمەندیانەی شارەکانی کوردستان لەم خۆشە جەماوەریە و حتا هەوڵی کۆنەپەرستانی چ ئیسلامی چ ملی و ناسیۆنالیست زیاتر بدوێن و هوشیاری بەرەی چەپ و سوسیالیست زیاتر بچێتە سەر مەمنون دەستەکان خۆش بێت کاتێکی خۆش سپاس. بینەرانی ئازیز بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان بەرنامەی ڕووداوەکانی هەفتە تا هەفتەیەکی تر ڕۆژی پێنجشەممە ساعتێکی وەکو ئێستا مشینە ساعتەکەی ئاڵگۆڕی بەسەرابێ بە یەکترەگەینەوە بە شادی و کامەرانیتان ئەسپێرم.